ئایا دەزانی نیمچە دوورگەیەک هەیە بە ناوی تۆنگا کە خەڵکی موسڵمانیشی لێیە؟ تۆنگا شانشینێک کە لە 170 نیمچە دوورگە پێکاتووە، دەکەوێتە باکووری ئۆقیانوسی هێمن لە سەر و نیوزلەنداوەیە. یەکەم شوێنەکە خۆری لێ هەڵدێ، ڕووبەرەکەی 748 کیلۆمەترە، 134 نیمچە دوورگەی هیچ خەڵکێکی تێدا ناژی. نیمچە دوورگەکانی تری 106,000 کەسی تێدا دەژی. بە زمانی تۆنگی ناوخۆیی قسە دەکەن لەگەڵ زمانی ئینگلیزی، چونکە لەلایەن شانشینی بەریتانیاوە داگیر کرابوو، کەواتە سیستەمی پاشایەتی پەیڕەو دەکەن. بەڵام زۆر جیاوازە لەو پاشایەتەی کە بوونی هەیە. ئابووری شانشینەکە بە شێوەیەکی سەرەکی پشتی بەستووە بە کشت و کاڵ. ساڵانە گەشتیارێکی باشیش ڕووی تێدەکەن. وەرزشی دڵخوازیان بریتیە لە یاری ڕەگبی، کەمینەیەک لە خەڵکەکەی موسڵمانن و پەیوەستن بە جێبەجێکردنی دینی ئیسلامەوە. ئایا حەز دەکەیت لە شانشینی تۆنگا بژیت؟ پێشتر شوێنێکت بیستووە بە ناوی شانشینی تۆنگا؟